بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وا بڕیارە هەفتەی داهاتوو دەنگ لەسەر پرۆژە یاسایی بودجێ عێراق بۆ ساڵی 2021 بدرێ بەڵام تاکو ئێستا هەرێم و بەغداد لەبارەی پشکێرم لەناو پرۆژە یاساکە نەگەیشتونەتە ڕێکەوتن بەپێی دوایین زانیاریەکان پێشنازێکی نوێ بۆ نەوتێرێم لەلایەن وەزیری نەوتی عێراقەوە ئاراستەی لیژنەی دارایی کرا و وا بڕیارە هەفتەی داهاتوو شاندی هەرێم بۆ مەوەستە بچنەوە بەغدا و تاوتوێی پێشنیازێک بکەن لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری بەڕێز دکتۆر ئەمین بەکر ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی عێراق باز لەوە دەکەین کە هۆکاری چیەکە تاکو ئێستا هەرێم و بەغداد نەگەیشتونەتە ڕێکەوتنە سەر پشکێرێم کەم تەرخەمێکە لە هەولێر یاخود بەغدادە هەرێم بە پێشنیازە نوێیەکەی وەزیری نەوتی عێراق ڕازی دەبێت و ئەگەر لایەنە کوردیەکان نەگەن بە ڕێکەوتن لەگەڵ عێراق ئایا پرۆژە یاسای بودجێ عێراق بەبێ کورد دەنگی لەسەر دەدرێت؟ تا ئێستا هەرێم و بەغدا لەبارەی نەوت نەگەیشتونەتە ڕێکەوتن هەفتەی داهاتووش دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجە دەدرێت شاندی حکومەتی هەرێم بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی دوای چەند ڕۆژێک مانەوە لە بەغدا بەدەست بەتاڵی گەڕانەوە هەولێر وا بڕیاریشە هەفتەی داهاتوو جارێکی دیکە بچنەوە بەغدا بە گوێرەی زانیاریەکان هەفتەی داهاتوو بۆ دوایین جار وەفدی هەرێم و لیژنەی دارایی پەرلەمانی عێراق تاوتوێی پێشنیازێکی نوێی وەزیری نەوتی عێراق لەبارەی نەوتی هەرێمەوە دەکەن پێشنیازە نوێیەکەی وەزیری نەوتی عێراق ئیحسان عەبدولجەبار بریتیە لەوەی حکومەتی عێراق سەرپەرشتی گواستنەوە و فرۆشتنی هەموو نەوتی هەرێم بکات لە بەرامبەریشدا حکومەتی هەرێم خۆی ئیدارەی کێڵگەنەوتیەکان بدات پێشنیازە نوێیەکەی وەزیری نەوتی عێراق لە کاتێکدایە پێشتر چەند لایەنێکی شیعەت داوایان کردبوو هەموو مەلەفی نەوت بە فرۆشتن و گواستنەوە و ئیدارەدانی کێڵگەنەوتیەکان ڕادەستی عێراق بکرێت بەڵام لەلایەن حکومەتی هەرێم ڕەت کراوەتەوە بە پێی زانیاریەکان سەرەتا حکومەتی هەرێم تەنیا ئامادەی ڕادەستکردنی داهاتی 250,000 بەرمیل نەوتی هەبوو بەڵام دوای زۆربوونی فشارەکان ئێستا هەرێم ئامادەی 250,000 بەرمیل نەوت تەسلیم بکات بەشێک لە پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی عێراق هۆشداری دەدەنە حکومەتی هەرێم لە ئەگەری ڕێگنەکەوتن لەبارەی دۆسەی نەوتەوە و دەڵێن هەرێم ڕێگنەکەوێت تووشی کێشە دەبێت و سکاڵاکانی سەرنەوتی هەرێم یەکلا دەکرێنەوە جگە لە دۆسیەی نەوت لە ئێستادا عێراق دەیەوێت کۆنتڕۆڵی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان بکات عومەر عەدنان وائیلی سەرۆکی دەستەی دەروازە سنووریەکانی عێراق بە ڕۆژنامەی سەباحی ڕاگەیاندووە فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان لەگەڵ وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان کۆبووتەوە و پرسی داخستنی ئەو دەروازە سنووریانیان تاوتوێ کردووە کە نافەرمین عومەر وائیلی باز لەوەش دەکات پلانی دەستەی دەروازە سنووریەکان ئەوەیە کۆنتڕۆڵی دەروازە سنووریەکانی کوردستانیش بکرێت قوڵبوونەوەی کێشەکانی حکومەتی عێراق و هەرێم لەسەر دۆسیەی نەوت و دەروازە سنووریەکان هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی وادەی دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجێی عێراق کەوا بڕیارە هەفتەی داهاتوو پەسەند بکرێت پێشبینیش دەکرێت لە ئەگەری ڕێگنەکەوتنی هەرێم و بەغدا پرۆژە یاساکە بەبێ کورد لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر بدرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکەمان کاک دکتۆر بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاسان دەکەین گەر سەرەتا لەوە دەستی پێ بکەین بەر لەوەی کێبچینە سەرێک لە نەبوونەوەی پشکی هەرێم سەبارەت بە دەسەڵاتی پەرلەمان و لیژنەی دارایی چی دەسەڵاتێکیان هەیە لە مەسەلەی پرۆژە یاسای بودجێ چونکە ئێستا باز لەوە دەکەن دێکیان کە پەرلەمان دەسەڵاتەکانی خۆی تێپەڕان دەبێ سەرتا سڵاوتان لێبێ و سڵاو لە بیرانی ئەم بەرنامەیە ڕاستی ئێستا پرۆژە یاسای بودجە لە ئەنجومەی نوێرانی عێراقی و بزات لە لیژنەی داراییدا گفتوگۆیەکی چڕی لەسەرە و برادرانی لیژنەی دارایی بە بەردەوامی خەرکی گفتوگۆن چ لەگەڵ بۆ هەموو ئەو بابانەی کە لە ناو یاسای بودجەدا هاتووە بۆ ئەوەی ئەو وەزارەتانەی کە پەیوەنددارن خەرجیان هەیە بانگیانەکان وەلێ کۆڵنەوەکان لەوەی کە ئەو بڕەپارانەی کە بۆیان تەرخان کراوە ئەگەر زیادە چۆن خەرجە کرێ ئەگەر ئیسtisماریە پلانیان چی ئایا بەفعلی پلانانیان هەیە و هەندێکیان پێویستیان بۆ ئەگەر تەشغیلیە ئایا بەفعلی ئەو ینی ئەو میلاکات و پێداویستیانیان هەیە یاخودنا یەکێک لەو بابەتانەی کە پەیوەنددارە بە بڕگەیەکە لە ناو یاسای بودجەدا یان چەند بڕگەیەکە لە ناو یاسای بودجە پەیوەنددارە بە یاسای بە لە ناو یاسای بودجە پەیوەنددارە بە هەرێمی کوردستان و بەشە بودجەی هەرێمی کوردستانەوە
هەموو زانین کە دقیقە جوێن وەزیرانی عراقی و دەرەنجامی جۆرێک لە ڕێکەوتنیا لێک تێگەیشتن بڵین باشترە لە نێوان وەفدی هەرێم حکوومەتی عراقیدایە ئەوەیە کە ئەوان ئەڵێن هەرێمی کوردستان داهاتی 250,000 بەربینەوەت و داهاتی 250 داهاتی گومرگەکاندا تەسلیمی بەغدا بکات لە بەرامبەرەوەدا بەشە بجێ خۆی لە تەشغیلی و لە ئیسtisماری بدرێ بە هەرێمی کوردستان. باش وەفدی هەرێم کە چووە بۆ گفتوگۆکردن یان بۆ چەسپاندنی ئەم بڕگەی کە دیفاکردن لەم بڕگەیە کە لەگەڵ حکوومەتە گەیشتون تا ڕێکەوتن لەگەڵیا بچێت پێیان بڵێ. جانبی عراقی بێتە دوو بەشەوە حکوومەت لەگەڵ هێزە سیاسەکان تەمە هێز سیاسەکان لە ڕێگەی پەرلەمانەوە قسەی خۆیان دەکەن بەتایبەت تریش لە ڕێگەی ژنەی داراییەوە هێز سیاسەکان بەتایبەتی هێز سیاسە شیعەکان ینی سوورن لەسەرەوەی کە بێ هەرێمی کوردستان نەوتەکەی خۆی یا داهاتەکەی تەسلیمی بەغدا بکات بەڵام لەسەر ئەمە داهاتە نەوتە بڕی نەوتەکەیە جەڵگە نەوتەکانن ئیداری نەوتیە هەمویان یەک ڕێی نین هەر یەکەیان بە جۆرە قسە دەکەن باش ئەتوانین کابینە سەر تەفسیل بەشێک بەڵام حکوومەت ئەو دقی کە نردوویەتی ئەوێ ئەو دقە بڕوە بۆ ئەو دقی حکوومەت بەرگری لەکە و بەڕاستی حکوومەتی عراقی ئەو دقە بە قازانجی خۆی زانێت چونکە حکوومەتی ئێستای عراقی بە دوای دەستکەوتی سیاسیەوە نییە لە بەرامبەر هەرێمی کوردستاندا حکوومەتی ئێستای عراقی بە دوای دەستکەوتی داراییەوەیە ئەم دقیقە لە ناو یاسای بوجەدایە دەستکەوتی دارایی زیاتر بە حکوومەتی عراقی دێنێت واتە بەشە پارێکی باشتر بە حکوومەتی عراقی گل دەداتەوە بۆ لەبەرەوەی هەموو بەهای هەموو بەرمی نەوتێکی هەرێمی کوردستان کە بە پوختەکراوی بۆ هەرێمی کوردستان دەمێنێتەوە دەکاتە یەک لەسەر سێی بەهای ئەو ینی پارەی کە لە یەک بەرمی فرۆشتنی یەک بەرمی نەوتی حکوومەتی عراقی لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە بۆ عێراق دەمێنێتەوە لە کاتێکدا کە لەو دقیقە لە ناو یاسای بوجەدا هاتووە کە بێ هەرێمی کوردستان بەهای 250,000 بەرمی نەوت بدە بە حکوومەتی عراقی لەو بەشە بوجدەیە کە بۆی ئەنێردرێ بە چ نرخێک بۆ نرخێک کە سۆمۆی فرۆشێ بەمانایەکی تر پێویستە هەرێمی کوردستان بۆ کەوتم یەک لەسەر سێی نەوتەکەی ئەوەی کە بۆی ئەمێنێتەوە یەک لەسەر سێی هەمان ئەو نرخەیەکە بۆ لە فرۆشتنی نەوتێکی حکوومەتی بەرمی نەوتی حکوومەتی عراقی ئەمێنێتەوە کەواتە ئەبێ هەرێمی کوردستان بۆی بەهای یەک بەرمی نەوتی سۆمۆ بدا سێ بەرمی نەوتی خۆی بفرۆشێ بۆیە حکوومەتی عراقی ئەزانێت بەم طریقەیە قازانجی دارایی زیاتر دەکا و پارێکی کەمتر بۆ هەرێمی کوردستان نێرێ باش بەڵام هێزە سیاسی شیعەکان ئەمەیان نایە هێزە سیاسی شیعەکان بە دوای دەستکەوتی سیاسیەوەن ئەوان دەیانەوێت بەم لە ڕێگەی یاسای بوجدە و ئەم دۆخی هەرێمی کوردستان و نەبوونی موچەکە بەهۆی ئەم سیاسەتی فرۆشتنی نەوت بەسەر بەخۆی بەم طریقەیە کە فەشەلیان هێناوە لەم جۆرە ئیدارداندا هەرێمی کوردستان ئەمە ئیستیغلال بکەن بۆ ئەوەی دەستکەوتی سیاسی بەدەست بێن ئەویش ئەوەیە لاندیکەمی بەشێک لەو دەسەڵاتانەی هەرێمی کوردستان کە هەیەی بەتایبەتی لە مەلەفی نەوتیە لێسێنەوە باش بەس وەکو ئەوەی کە دوای دێنێ سەرەوەی کە دوایین پێش نازی وزی نەوت سەری سەرەکەین بەس بڵین دەهات بە نرخی سۆمۆ ئەوە چیە کە ئێستا باسی دەکرێت ئێستا هەرێمیش ئوزام ئامادەی هەیە بە نرخی سۆمۆ داهات تەسلیم کە داهاتی 250,000 بەرمیل بە نرخی سۆمۆ بەڵێ بەڵێ ئەمە ئەزانین ینی فرۆشتنی نەوت تەمەن نەوت لە بازارە فرۆشێ بەپێی ینی بازارەوە کۆرسلایەکی تر واتە تاکو تەڵاب لەسەری زیاتر بێت داواکەی سەر زۆرتر بێت نرخی بەرزتر دەبێتەوە بەڵام بەعام ینی بە شێوازیشی عاموو ستاندارد بەرمیلێک نەوتی هەرێمی کوردستان نۆ جاری وایە ئەگاتە 11 لە مانگی سێ و چوارە گەیشتە $13 کەمتر لە نرخی برند ئێمە برند پێوانێکە ینی جۆرە نەوتێکە کە نەوتەکانی تری پێ پێورێ $13 کەمتر فرۆشە لە بە معادەری لە نەماوەی نۆماگی پێشودا نەوتی هەرێمی کوردستان $11.80 بە تەقریبی کەمتر فرۆشاو لە نرخی برند باش لە کاتێکە نەوتی سۆمۆ $2 بەڵێ $2 تاکو $3 کەمتر فرۆشە ئێستاگەر نەوت 58
هەرێم دەبێت بە 48 بیفرۆشێت تاقری من بە 48 فرۆشێ سۆمە بە 56 بە دەیفرۆش 56 و 55 فرۆش ئەگەر 58 بێ بەڵێ سەیریکە تۆ کەواتە لێرە نزیکەی $8 بۆ هەر بەرمێنەوت لە سۆمۆ کەمتریە فرۆشی $8 تا $7 کەمتریە فرۆشی ئەمە یەک دوو نەوتی هەرێمی کوردستان نەوتی هەرێمی کوردستان لە 155 ئەچێ بۆ تێچوون لە 145 بۆ داهاتەمێنێتەوە ینی ئەویش ینی قسەی لەسرە بەشێکی بۆ هەندێک کۆمپانیاتری فەرعی ئەڕوا کە مەشی لێ دەرنەکراوە لە 145 ئەمێنێتەوە کەواتە ئەگەر ئێمە بۆ نمونە بایی $1 ملیارد لە ساڵێکەنەوە دەفرۆشین $500 ملیۆن بۆ هەرێمی کوردستان ئەمێنێتەوە باشە 500 نا 450 ملیۆن بۆ هەرێمی کوردستان ئەمێنێتەوە $450 ملیۆن یعنی بەڵام مەبەستمەوەی لە مانگێکە ئەگەرەوە بفرۆشێ $450 ملیۆن بۆ هەرێمی کوردستان ئەمێنێتەوە ئەگەر ئەمە لەم $450 ملیۆن کە تۆ ناتوانانی ئەوەندەش بفرۆشی چونکە ئێمە 450,000 بەرمێنەوەتمان هەیە بە هەموو پێوەرێک ئەگەر بەسەری ئەمڕۆژ بفرۆشێ نزیکەی ینی ئەگەر بە 50 بە 48 بفرۆشێ ئێمە لە $600 ملیۆن لەوانەیە داهاتمان هەبێت $600 ملیۆن بیکێ بە دینار $600 ملیۆن ئەگەر لە 155 لێ بڕوە چی ئەمێنێتەوە تقریبا $260 ملیۆن ئەمێنێتەوە بۆ هەرێمی کوردستان کاتە $260 ملیۆن تۆ لە بەردەستایە ئەم پارەی بکە بە دینار کەمێک وەزیان باشتر دەبێتەوە لەبەرەوەی ئێستا دینار بەرامبەر بە دۆلار شکاوە بەڵام تۆ $260 ملیۆن لە بەردەستایە بێزگە لە داهاتەکانی تری غەیرە نەوتی بەس ئەگەر هەرێمی کوردستان پارەی ئەم 250,000 بەرمێنەوتە بدا بە بەغا ئەبێت ئەم 750,000 بەرمێنەوتی خۆی بفرۆشێت چونکە هیچی وای بۆ نامێنێتەوە لە پارەی نەوتی خۆی بەڵام بەغدا ئەمە بە قازان جەبینێ حکوومەتەکەی هێزە سیاسەکان ڕێیەکی تریان هەیە ئەڵێن داهاتمان ناوێ نەوتەکەمان تەسلیم بکە بە تایبەتی هەندێکیان ئەڵێن 450,000 بەرمێنەوتەکەمان تەسلیم بکە ئەوە بۆ نمونە پێشنیاریی تریان هەیە کە داهاتی 250,000 بەرمێنەوە لەگەڵ داهاتی 150 داهاتی گومرگەکانی تریان تەسلیم داهاتەکانی تر بە گومرگ و بە زەریبەوە تەسلیم بکرێت ئەمە پێشنیاری سەرۆکی لیژنەی داراییە پێشنیاری ئەمڕۆ کە تەرحێشکە هەیە کە هی وەزیری نەوتە ئەڵێگەر ئێمە ئەو دەقەمان پێ باشترە کە هەیە لە ناو یاسای بودجەدا بەزەگەر ئێوە هەر سوور بن لەسەرەوەی کە ئەو دەقە تعدیلکەن دەکرێت بە تەریقەیەکی تر دابڕێژێتەوە ئەوش ئەوەیە کە ئێمە هەر 450,000 بەرمێنەکەی نەوتی عێراقی وەربگرین بۆ تەسویق و بۆ گواستنەوە باشە بۆ فرۆشتن باش تقریبا ئەم پێشنیارێکە کە ینی بازەوەیە کە ئەوان سۆمۆ تەسویقی نەوتی هەرێمی کوردستان بکە گواستنەوە و فرۆشتن فرۆشتن لەوانەیە ئایا گواستنەوەکەی پێ ئەکرێیان ناویان چونکە قەزەیەکی ترە چونکە گواستنەوە بۆ ڕێکانی سۆمۆ پێم وایە ینی جیاوازیان هەیە لەگەڵ لەو بۆ ڕێکی ئێستا بۆ هەرێمی کوردستان ڕۆزنەفت و کار لە هەرێمی کوردستان و دوایش دەوێتەوە کۆمپانیایکی تورکیە کە لە ناوخاکی تورکیاوە ئەیگەێن بە کەنداوی ئەسکەندەرونە لەوێ سۆمۆ بۆ گواستنەوەی نەوت $1.5 تقریبا نیوە شتێک کەمترە ئەدا بەهێن بە حکوومەتی تورکیا بە دەوڵەتی تورکیا و لە عێراقا پارە نادا سۆمۆ ناوخاکی خۆی ناوخاکی خۆی بەڵام نەوتی هەرێمی کوردستان نزیکەی $8 ئەچێتە سەر $7 تا $8 ئیتر ئەمە لە دیوی هەرێم و لە دیوی هەرێمە 3.5 لە دیوی هەرێمە ئەدا بە کۆمپانیای کار و بە ڕۆزنەفت ئەوی دیکەشی نزیکەی 4 تا 4.5 لە دیوی تورکیا ئەیدا بۆ کۆمپانیا تورکیەکە نەوتە گوازێتەوە کەواتە بزانە ئێمە چەندێکمانە ڕۆ $8 لەکوێ $2.5 لەکوێ ئەگەر سۆمۆ بیفرۆشێ ئەمە یەک کەواتە ئێمە قازە زمان لەوەیە سۆمۆ بیفرۆشێ بۆ نایدێنێ حجەی ئەوانەیە کە لەسەر مەوزوع ئەگەر ئێمە دەستبەرداری ئەم دەسەڵاتە بین دەسەڵاتی نەوتیە بەڵام نەخێر خەڵک قازانجی ژیانی خەڵک تیاچوو ینی ئێمە چیمان بەدەستێناوە لە دوایین پێشناس ئێستا دوایین پێشناس ئەوی وەزینەوتی عێراق بڵێن هەرێم خۆی کێڵگەنوەتیەکانی دەرەبدا عێراق بیفرۆشێ و بڵێن بیشی گوازێتەوە لە بەرژەوەندی هەرێمە
لە بەرژەوەندی دەسەڵاتدارانی هەرێم نەک لە بەرژەوەندی هەرێم وەکو خەڵک لە بەرژەوەندی نییە مەلەفی نەوتی بەدەست دەسەڵاتدارانی هەرێمەوە بمێنێتەوە هیچی بەدەستەوە ئەزانی بۆ کاکە حەکیم با ڕاستی پێ بڵێن ئێمە ئەگەر مەلەفی نەوتی بەدەست دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە بمێنێتەوە تا 50 ساڵێکە خەڵکی هەرێمی کوردستان برسیە بێ تا 50 ساڵی تر خەڵکی هەرێمی کوردستان بە مەمرە و مەژی بەو حاڵتەوەژی بێزگەلەوەی کە نەوت بۆتە نیقمەتێک بۆتەوەی ئەوەی کە ئەم دوو دەسەڵاتە بەداوێتی ئەم دوو حیزبە ئیتر خەریکی کاری مافیایی و چەتەگەرێتی و کۆمەڵی کۆمپانیای خۆیان بێنە بخەنە سەر بیرەنەوتەکان بۆ ئەوەی کە ئیتر هەرچی ئیمتیازاتە بۆ خۆیانی بەرنیان ئیتر هەموو ئەم کێڵگانەی کە کێڵگەی سروشتی بێزگە لەمە بۆتە هۆی بەهێزکردنی دەسەڵاتەکانیان وە خەڵکی تر وای لێ هاتووە ئەوان دەوڵەمەند و خەڵک هەژار هەرچی داهاتە بۆ ئەوان نەچێتەوە بۆ کۆمپانیەکانیان بۆ دارودەستەکانیان ئەو ئیمتیازاتانەی کە وەری دەگرن بە تایبەتی ئەوەی لەولا چونکە لە سەدا نەوت لە منتیقین لە ناوچەی پارتیە باشە زۆربەی زۆری ئەم ینی کۆمپانیەکانی پاسەوانی کۆمپانیەکانی خزمە گوزاری زۆر ئیشی تر ئەمە بێزگەلەوە کە ئێستا کۆمپانیای گواستنەوەی نەوتەکەش کۆمپانیای کارە و بێزگەلەوەی کە بەشی زۆریشیان لە سەهمی و کۆمپانیانەی کە نەوت بەرهەمدێن کۆمپانیا ئەزەبەکان چون سەهمەکانیان کڕیونەتەوە هەموو ئەم داهاتانە بۆ حیزبەکان ڕاتەوە لە هەرێمی کوردستاندا بۆ دوو حیزب ڕاتەوە بە تایبەتیش لەولە لای پارتی کەواتە ئێمە چیمان ئەمێنێتەوە خەڵکی هەرێمی کوردستان بەست نەکبەتەکەی بۆ ئەمێنێتەوە سزا بدرێ بەهۆی ئەوەی کە مەلەفی نەوت تەسلیم ناکرێتەوە باش من ڕێی من وایە مەلەفی نەوت هەمووی تەسلیمی بەغا بکرێتەوە لەبەر دووشت بە هەموو شتێک بە ئیدارەدانەکە شۆ بەڵێ یەکەم شت ڕاستە ئێمە دەستوریەن مافی خۆمانە کورد هەرێمی کوردستان مافی خۆیەتی ئەم مەلەفەی بەدەستەوە بێ وەکو بەس لە ڕووی سیاسیەوە لە ڕووی داڕشتنی سیاسی گشتیەوە بگەڕێتەوە بەغا هەرێمی کوردستان ئەمەی نەکردووە لە ڕووی داڕشتنی سیاسەتەوە پێی دەستور مادەی 112 ئەتوانێت ئەبێ بگەڕێتەوە بەغا وەکو داڕشتنی سیاسەتی نەوتی بچێ فرۆشێت چەند دەردێنێ لەگەڵ ئۆپێکا چیەکە ئەمە سیاسی نەوتیە بەڵام ئیدارەدان و فرۆشتن و تەسویقکردن مافی خۆیەتی بە پێی دەستور بەڵام هەرێمی کوردستان ئەم مافی ئەوەندە بە خراپی بەکارێناوە بۆتە جێژەوێک کە هەموو خەڵکی کوردستان تێی کەوتو و باجەکەیەدا چۆن وەکو وتم جارێ سای 55 بۆ تێچوونە واتە داهاتەکەی لە سای 55 بۆ خەڵکی هەرێمی کوردستان نییە ئەڕوا بۆ کۆمپانیەکانی نەوت و گواستنەوە و کۆمپانیەکانی پاسەوانی و ئەمانە بێزگەلەوەی بەشێک لەم کۆمپانیانە بە شێوازێک عەقدەکانیان کردووە ئەو کێڵگەنەوتیانە وەکو ڕەهنی ئەوان و ئەوانی لێ هاتووە واتە بۆتە ڕەهنی ئەو کۆمپانیانە بێزگەلەوە عەقدانەی کە لەگەڵ ڕۆژنەفت کراوە لەگەڵ تورکیا کراوە لەگەڵ کۆمپانیەکار کراوە ئەو عەقدی شەریکەی تەسویقەکە ئەوەی کە نەوتێرێمە بازار دەکە هەموو ئەمانە امتیازاتێکی زۆر دەبن بۆیە و هەرێمی کوردستان ناتوانێت لەم جێژاوە دەرچێت چونکە بە پێی عەقدەکان تێکەوتووە ناتوانێت دەرچێت یەک منفەزی هەیە لەم گرێ بەستنەوتە خراپانە ڕزگاری بێ ئەویش ئەوەیە بەغداد بڵێت تۆ سەلاحیەت نەبووە کە ئەم گرێ بەستانت کردووە ئەبێ ئێمە بچینە مفاوەزەوە لەگەڵ کۆمپانیەکانی نەوت لەگەڵ شەریکاتی نەوت لەگەڵ شەریکاتی گواستنەوە لە شەریکاتی تەسویق بۆ ئەوەی کە بۆ عەقدانەدا بچینەوە ئەو ئیلتیزام مالی لەسەر هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و دواتریش عێراق دروست بووە کەم بکرێت باش بەزووکو ئەوەی کە بەڕێز دەڵی کۆی مەلەفەکە بە فرۆشتن بە ئیدارەدان بە گواستنەوە هەمووی عێراق وەری بگرێت باشە بەس گوێمان لێ دەڵێن ئێمە کارتێکی سیاسی بۆ هەرێم کارتە سیاسەکە چی کردووە بۆ هەرێم بۆ لە ڕاستیدا بۆ هەرێمە یان بۆ دەسەڵاتدارە نەوت کە بێ بە کاڵایەکی سیاسی استراتیژی کەوان باسی دەکەن سەریکە ئەو کارتە سیاسیە گەورترین لە 2014 گەورترین زیانی لە خەڵکی هەرێمی کوردستانداوە بۆتە هۆی ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان برسی بێ ئەمە یەک ئەو کارتە سیاسی ئەوان باسی دەکەن من پێم وایە ئەگەر ئەوەندە بەهێز بواە کەڵکانی بای حەسەن و ئەوانیان لێ ناسێندینەوە کە لە کەرکووک کەوتنەوە دەست عێراق و لەلایەن حەشی شەعبیەوە گیرە و خۆشمان تەسلیمان کردنەوە یان سنجار ئەوانە کە زۆر تەسلیم ناکرایەوە بەرحاڵ ئەمە یەک دووەم شت ئەگەر ئەو کارتە سیاسیمانەوەندە بەهێز بواە پشتگیری نێودەوڵەتی بۆ بەدەست بێنانایە ئەو کاتە ئەو پشتگیریانەمان ئەبینی و 16 ئۆکتۆبەر ڕووی نەهادا
لە ڕوویشی ترەوە ئێمە نەک کارتێکی سیاسی ئیجابی نییە بەڵکو کارتێکە کە زۆر بەرامبەرمان بەکارهاتوو دەبێەوەی کە بەرامبەر بەکاری بێنین بەرامبەرمان بەکارهاتەوە بۆ منەوەی بڕینی بەشە بجێ هەرێمی کوردستان ئیدانەکردنی هەرێمی کوردستان بەوەی کە داهات ناجێڕێتەوە بۆ عێراق و بۆتە داهاتی عێراقی شەخوا و یان پارەی عێراقی شەخوا و پارەی خۆشی ناجێڕێتەوە لە کاتێکان پارەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەبووە کە لە نەوت بەدەساتەوە بۆ کۆمپانیەکانی نەت و حیزبەکانی هەرێمی کوردستان بۆ شتێکی ئەگەر کەمی لێ ماوێتەوە ئەویش لە بەرامبەر ئەوەدە جاری کە باجی داوە بەرامبەر بەوەی کە بەشە بجەکەی لە حکوومەتی عێراقیەوە بڕاوە لە ڕووی سیاسیشەوە خەتەرێکی گەورەیە ئێستا لەسەر هەرێمی کوردستان چۆن ینی بۆ خودی هەرێم بەڵێ خەتەرەکەی لەوەدایە تقریبان شکستی هەرێمی کوردستان هەموو لایەکەی زانێ بۆ هەموو دنیا ڕوون بۆتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستانی ڕوون بۆتەوە بۆ عێراق و وڵاتانی دراوسێ ڕوون بۆتەوە کە هەرێمی کوردستان لەم مەلەفەیە شکستی خواردووە شکست خواردنەکەی بە شێوازێکە کە خەریکە ئیتر ئەبێتە هۆی ئەوەی کە عێراق ناکە دانوستانی لەگەڵان ناکە یاخۆت بە دوایی هەرێمان نادات و بەشە بجەکەی نانێرێ کوردیش لە بەغدا لاواز بۆ بووینەوە بێزگرەوەی کە لاواز بووە بێزگرەوەی کە بۆتە چەکێک بەدەست هێزە شیعەکانەوە ینی بۆ غەرەزی شۆڤێنیش بەکاری دێنن هێزە شیعەکان بە تایبەتی و عەرەب بەگشتی بە هێزە شیعەکان بە تایبەتی بۆ بابەتی ڕەگەزپەرستی و ینی دەمارگیری ئاینی و نەتەوەی بەکاری دێننەوە وەکو بانگەوازی پێەکەم بە تایبەتی بۆڵبژاردن لەگەڵ ئەوەشدا لەوانەیە بگاتەوەی کە لە دۆخی هەرێمی کوردستان لێکەڵۆشێ بۆ لێکەڵۆشی ئەبینینێ سا قسە لەسەر ئیدارەی سەربەخۆیی پارێزگای سلێمانی ئەکرێ بە دروستکردنی هەرێمەکرێ هەرێمێکی جیاواز ئەکرێ و ینی زۆرێک لە مەلەفەکانی تر ئێستا لە گفتوگۆیە ئێمە لەبێ ئەوەی کە بچین بۆ گفتوگۆکردن لەسەر مادەی 140 لەسەر مافە دەستوریەکانی ترمان لەسەر دروستکردنی مەجلیسی ئیتیحادی لەسەر پێگەی هێزی پێشمەرگە لەگەڵ لەسەر پێگەی کورد لە سوپای عراقی و وەزارەت و مؤسساتی عراقیدا کەچی ئێمە ئەچین بۆ گفتوگۆکردن لەسەر بەشە بوزدەیە کە بە مافی خەڵکی هەرێمی کوردستانە بەس پێ ئەوە بهۆینەوە تۆ دروست بۆ کێسە هەموو ئەم بابەتە تەنان لە موچە کورد کراوەتەوە موچەکەشمان پێدەستە بەرنامە نەوت بەشی سەرەکیەتی بێزگەلەوە گەندەڵەکانی تریش گەندەڵی حدودەکانیش کەم نییە کە هەر لە شەڕی ناوخۆی نێوان پارتی و ژێدیش لەسەر برایم خەلیل و مەرزەکان دروست بوو لەسەر دابشکردنی داهاتەکان دروست بوو ئێستاشی لەگەڵا بێت بەشێک لەم لەو بەشێک لەولا خەریکی بردننی بەشێکی زۆری ئەو داهاتی خاڵە سنووریانن بێزێ داهاتی بەس ئەوەی کەوان ئەی دەڵێن کە بەڕێز دەڵێم کارتە بۆ هەرێم خراپ ئەی کارتەکەیوان باسی کارتە سیاسیەکە کە دەڵێمە کارتێکی سیاسی باشە دەستێریم لەکوێ ئەنی مەبەستیان لەوە چییە؟ مەبەستیان لەوەیە کە تا ئەم کارتەمان بەدەستەوە بێت ینی دەتوانین گفتوگۆ لەگەڵ عێراق بکەین بەڵام من لە ڕاستیە وانە من ئەمە بە تەنها بۆ شەرعێدانە بۆ ئەوەی کە ئەم مەلەفە بەدەست خۆیانە بمێنێتەوە فاوزەی لەسەر نەکەن و نەگەن ڕێکەوتن بەس تەنها بۆ سیستەمی حکومڕانی بۆ دەسەڵاتداران نەبووتە کارتێکی باش وەکو بۆ حکومڕانی سێریکە بۆ دەسەڵاتداران چۆن بۆتە کارتێکی باش بۆ نمونە وڵاتێکی وەکو تورکیا بۆچی دامی پارتی دموکراتی کوردستانەکە بە دەرەجە یەک لە بەرەوەی سانەوەتی بیرەنەوەتەکانتم بکەوتەوە ناوچەوە هۆکارەکەی ئەوەیە کە امتیازاتی زۆر وەرەگرێ بە تایبەتی بازە شەریکاتیان کە لە ناوەندی ساڵی تورکیا و نزیکن امتیازاتیشی زۆر وەردەگرن ئەمە کەواتە ئەمە بەشێکە بەشێکی بێزگە لە ئەم ینی بڵێن هەندێک یان دەستکەوتی سیاسی تورکیا لە هەرێمی کوردستاندا خۆمە هەممان زانین بوونی سەربازگەکانی و بابەتی زۆر بابەتی تر بەڵام لە ڕووی ئابووریشەوە قازانجی کردو کۆمپانیەکانی تورکیا بەرهەمێنانەکەن لە هەرێمی کوردستاندا ئەمە قازانجەکەی بۆ ئەوان بەڵام لە سراسی ناخۆ ئەمە لێرە دەسەڵاتە داتە چێ پێگەی ئەم پارتە بەهێز دەکات لای تورکیا یان لای وڵاتی وەکو رووسیا کە ڕۆژنەفت لێرەیە یا ئەو کۆمپانیانەی کە ترکە بەرهەمێنانەکەن لە هەرێمی کوردستاندا بە مەرجێک بەرژەوەندی کۆمپانیەکانیان پارێزرێ ئەوان بە دوای بەرژەوەندەکانی خۆیانەوەن بەڵام خەڵکی هەرێمی کوردستان ئەم کارتە ینی ئەم کارتە بەرژەوەندەکانی خەڵکی هەرێمی کوردستان دابین ناکات بەڵکو لە زەرری خەڵکی هەرێمی کوردستانە بەرامبەر بەوەش بۆ پێگەی هەرێمی کوردستان زۆر خراپە بۆ وەکو وتم احتیمالی ئەوەیە بوونی ئەمریکا مەلەفی نەوت بەدەستی هەرێمی کوردستانەوە
بێتە هۆی ئەوەی کە هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی مافە دەستوریەکانی تریشی کە بەچی هێناوە و تا ئێستا شانازی بەوەکەینە 2023 لە دەستی بدەین لە چێنی هێزمەتی بۆ یەکێک لەوانە مادەی 140 هەر باسی ناکرێ ئەمە یەک هەر لە بیرسێتەوە خاڵێکی تریان بۆ نمونە مەوزوعی پێشمەرگێ ئێستا وردە و لە قسە دەکرێت سەر ئەوەی کە پێشمەرگە هێزیشی نظامی نیە تا بۆ نمونە ئەم ساڵەکە لە ناو بەشە بزدەی عێراقیدا بەشە بزەی پێشمەرگە هەڵگیراوە خراوەتە سەر ئەوەی کە هەرێمی کوردستان ئەبێت لە پشتی خۆی بیدا بۆ مانای ئەوە کە هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە لە ینی لە چاوی حکوومەتی عێراقیە جاران وەکو بەشێک لە منزومەی ئەمنی عێراقی سیر دەکرا ئێستا کراوەتە بەشێک لە منزومەی ئەمنی هەرێمیەکان وەکو هەر شورتێکی مەحەلی کەواتە تۆ لێرە ئەم دەستکەوتەشت لە ڕووی سیاسیەوە خەریکە لە دەدەیت وەکو مەترسی کەندێکیان دەڵێن ئەگەر ئەو نێو پێدوای ڕاستەندێکیان دەڵێن ئەگەر لەسەر نەوت ڕێک نەکەون نەوتەکە کێشەی بۆ دروست دەبێ لە بڵێن لەو سکاڵانەی کە لە سێرەتی نازام لە هەناردەکردنی هەتا باز لە بەکارهێنانی هێزیش دەکرێت ینی ئەوانە تەناف شارێکن وەکو دژی هەرێمی کوردستان خود ئەگەری هەیە ڕوودا ئەمانە ینی نەوتەکە تووشی کێشە بێگەر لە بوجە نەگەن بەڕێکەوت ئەزانی سیرکە من قەت ناڵم لایانی شیعەکان ئەوەنە خەڵکی باشن کە ئیتر ئەگەر ئێمە بچین لەگەڵیان نایم بکەین بیانکەین بەبرای گەورە هەموو شتێکمانە دەنێ نەوەڵام من پێم وایە ئەوانش سیاسەتەکەن ئەوانش حەزەکەن دەسەڵاتی مرکزیان هەبێ و دەسەڵاتیان بەسەر سونە و شیعە هەبێ و ڕێک ئەوەی کە لە ئێران شێوازی حکومی ئێرانی چۆنە ئەمان شل لێرە دووبارەکەنەوە بەڵام ئەمە بە چی ناکرێ ئەمە بە عینادی چارەسەر ناکرێ ئەمە بەوە چارەسەرەکرێت کە تۆ من ینی بەهێزم لە پێگەیشت بێدان بێم مافەکانم مافە دەسوورەکانی خۆم بکەم بە پراکتیزە بکەم لە ناو کۆمەڵی یاسایە دەقی یاساییە بیان کەمەوەی یاسا و بەریان بێنم و جێبەجێیان بکەم ئەمە نەکراوە لە ماوەی ڕابردوودا بەوە ناکرێ من بێم ئینکاری بکەم بڵێم من مادام تۆ وایی تۆ ینی بوجەکەم نادەیت منش نەوتەکە نادەمەوە ئەوایی ئەڕوا و بەڵام 2000 چێ باجەکەیدا خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆری هەرێمی کوردستان سەر نەوتەکە ئەنی کێشە پێ دوێ ئەگەر لەگەڵ عێراق نەکەون کێشەی بۆ دروست دەبێ هەناردەکردنی فرۆشتنی ئەوانەی بە بۆچوونی بەڕێزت سێریکە عێراق لە ڕێگەی قانونیەوە خەریکە بۆ نمونە کۆمەڵە داوای بەرز کردوێتەوە لە بەرتانیا لەسەر یەکەم مافی نەبوونی ئەو کۆمپانیای تەسویقە کە تورکیا کردوێتی ینی نەوتی هەرێمی کوردستان بە بازار دەکات لەسەر ئەوان لەسەر شێوازی ئیداردانی بەڵێ لە پاریس دادگەنا بژیوانی پاریسە بەڵێ ئەوەی کە 26 چونکە زۆرێک لە گرێ بەسەرنەوتەکان بەپێ ئەو وێنەی کە تحکیمەی دانراوە لە ناوداقەکاندا زۆری چەند بەرتانیا هەڵبژەردەکوداناغازەوە بەریتانیا بەڵام یانی دەکرێت لە پاریسیش بێ بەرامبەر بەوە ینی ئەوە یەکێکە لە ڕێگاکان ڕێگەیکی قانونیە ڕێگەیشی تریشمانەیە ئەوان لە ڕێگەی هێزەوە لە ڕێبێزگە لە هێز ینی بۆ نمونەیە لە 16 ئۆکتۆبەرە چیمان پێکرا پارتی وشێتی هێزەکانی باشە پێکردو ناوچەکانی دەستێمی هێن کرد عراقەوە ڕێگەیکی تریش ڕێگەی سیاسیە بۆ نمونە پێشتری ژوورتومانە هەر کاتێک ئەگەر بێت و عێراق بێت و ئامادە بێت نیوەی ئەو ئیمتیازاتانی کە دەوڵەتی وەکو تورکیا دەستی دەکەوێت بدا بە دەوڵەتی وەکو تورکیا پێم وایە تورکیا هەرێمی کوردستانی بۆ فرۆشێ زۆر بە ئاسانی پشتی تێکاوە ڕێگەی فرۆشتنی نێوتەکە لێگرێ و ینی گرنگەوەی عێراق تعویزیە و زەرری بەڕێزەوەی کە دەڵی لە دادگانەوە دەوڵەتەکان ئەگەر بڕیارێک بدرێ ئۆزی نێوتی ژووتوی لە مانگی سوار دەبێت سکاڵەکەی سەر تورکیا کە داوای 26 میلیارد دلار دەکات سەرنانەدەکردنی نێوتی هەرێم دووبار دەست پێ دەکاتەوە لە مانگی سواری ئەم ساڵەوەی یاخود هێز یاخود ڕێکەوتن لەگەڵ تورکیا کامیان پێ دوای بژاردەی بێزن یاخود هیچیان هەمویان لاوازن بڵین ئەوانە سەیریکە بە پێی حکوومەتی عراقی کەوتووە ئێستا لە حکوومەتی ئێسای عراقیدا تەنها ینی لە ڕێگەی پرۆژه یاسای بڵێن پرۆژەی دادگایەکەوە واتە سکاڵاکەی بەرەو پێشەوە بەرێ و ئەوێت لەم ڕێگەیەوە ینی بە دوای مافەکەی خۆیەوە بێت بە حسابی خۆی ئەو حکوومەتەکەی کازمی بەڵام ئەگەرم حکوومەتە بگۆڕێ بۆ منە سەردەمی حەیدەر عیبادیە ئەگەر کەسیش کە حەیدەر عیبادی بێ خیاری ئەمنی بە دوور نازاندرێ ئەگەر سەدرەکان بێ سەیریکە هەموو سەدرەکانیش من پێم وایە ئەو یەکێکە لە ئەگەرەکان لە بەرامبەر ئەوشدا ئەگەر حکوومەتێک بێت کەمێک بتوانێت ینی جیاواز بێت لە
دوور بێت لە ئێران بتوانێت لەگەڵ تورکیا گفتوگویشی جدی بکە وەکو ئێستا حکوومەتە بەشێک لە گفتوگوی هەیە لەگەڵ ینی کەناڵیشی گفتوگوی بەردەوامی هەیە لەگەڵ تورکیا بە تایبەتی بۆ دروستکردنی خاڵێکی گومرجی لە نێوان عێراق و تورکیادا ئەگەر ئەم گفتوگویانە لە سەردەمی حکوومەتیشی ئاینەدا بەرەو پێشەوە بچن بۆ هەیە بگاتە ئەوەی کە قسە لەسەر مەلەفی نەوت و فرۆشتنی نەوت و شێوازی بۆ ڕێی و گواستنەوەی نەوت یاریمی کوردستانیش بکرێت. سپاس دەکەم ناوڕێکمێ دەگەڕێن وڵات سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنی وڵاتە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاکتۆر پێش ناوڕەکە باسی مەلەفی نەوتمان کرد بە زۆکو ئەوەی کە باز دەکرێت کە هەفتەی داهاتوو دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجە دەدرێت. پێ دوای پشتگیرێم بلایەکدا دەکەوێت یعنی یەکلا بکرێتەوە کە چەند جار ڕۆیشتووە و بێئەنجام بووە. سیرکە تا ئێستا بڕیار نەدراوە چ کاتێک کۆبنەوەی ئەنجومەی نوێرانی عێراقی بکرێت وەکو کاتەکەی بەڵێ وەکو کاتەکەی چاوەڕێی ئەوەن کە کۆمەڵە مەلەفن بەشی ینی مەلەفە گەورەکەیان مەلەفی یاریمی کوردستانە یەکلا بکرێتەوە. سوننەکان لەگەڵ کووردا زۆر دامیەوەکەن بەبێ ئەوەی کە ڕێکەوتن لەسەر ئەم مەلەفە بکرێت نەسە ناو گفتوگۆوە بڵێن دەنگدانەوە ینی واتە گفتوگۆی ناو دوژنەی دارایی کۆتایی ئەڵەمانی کە بۆی کە دەقەکە داپڕێژنەوە. ئێستا گەر بتوان بگەنەوەی کە دەقەکە داپڕێژنەوە ئەوە هێنا ئەوە وەڕازی بن پێی کوردیش و شیاش ڕازی بێ پێی ئەوە کاتە کۆبنەوەکە ئەکرێ و پێم وایە ئاسان ئەگەر هەر نەگەشتە ڕێکەوتن بێگومان شیا هەوڵیەوە دات کە نساب تەواوکە و فشار نا فشار لەسەر سەریش پەرلەمان دروستەکەن و بەشێک لە سونە بەشی زۆری سونەش ئامادە بێ و تێپەڕێ ئەمە وەکو ئەوی لە 2009 تێپەڕێ ئەوەش تێپەڕێ. باش بەس ئێستا وەکو دەرفەتێک کە بۆ حکوومەتی هەرێم کە پێشتر کورد بە 250,000 پێشتر ڕازی بوو تەسلیمکردن سەردەمی عادل عەبدولمەهدی نەکرا ئەم جارەش دەرفەتێک بۆ هەرێم بۆ بژانەوەی هەرێم ئەوی پرۆژە یاسای بودجە پێ دوایە داهاتوو دەرفەتەکان قورستر دەبن. ئەلبەت هەمومان نزانین ینی هەموو جار بۆ جار ساڵ بۆ ساڵ مەرجەکانی لانی عێراقی تونتر و قورستر بووە بۆی پێویست بوو ئەم مافانە ینی بەیەک دەفعە بچەسپێندرێ بە تەواوەتی هیچ بە شێوازێک مەجای مناقەشات و گفتوگوی تیان نەمێنێ لیژنەی دارایی ئەوەنە دیاریکە ئەوەنە دیاری بگرێ بۆ منە ئەکرێت بە نسبە لە ناو لە ڕێکەوتندا لە برەوەی کە بڵێم 250,000 بەربینەوەت بەڵام لە سەدا ئەوەنەی نەوتەکەم لە ڕێگەی سۆمەوە فرۆشم یان ئەدەمە تەسلیمی سۆمەوەکەم بە داهاتوو ئەوەنەشی بۆ خەرجی کۆمپانیەکان گریمە ڕێکەوتن وا باشترە چونکە ئەگەر تۆ ینی مەبلغینێکت دانا نسبەتێکت دانا بڵێن کەمێتێکت دانا کەمێتەکە تحدید کرد 250,000 بەرمیل هەموو ساڵە قابلی گفتوگۆیە بەس ئەگەر نسبەتت دانا و نسبەتەکەت کرد بە یاسا قابلی گفتوگۆ نامێنێ. باش ئەمەیەک دوو هەرێمی کوردستان ڕۆژ ساڵ بۆ ساڵ مەرجەکانی ئێستا قورسە بێت و بۆمە ئەبینین بەڵام ئێستا ینی شانسێکی لەبەردەمایە شانسەکەی ئەوەیە کە ئەگەر بەشی زۆری لایەنە کوردستانەکان بە فراکسیۆنی هیواشەوە لەسەر ئەوە کۆکن کە دامیە و دەقە بکەن کە لە ناو یاسای بودجێ عێراقی داهاتووە کەواتە لێرە ئەوان هەمویان بێکەوە ئەتوانن ببنە خاڵی فشار ینی لەسەر هێزە سیاسەکانی عێراقیەکان بە تایبەتیش ئەگەر بێت و ئەم ینی هەڵبیکەن هەڵوێستێکی سیاسی وایە لێ بکەن کە بگەنە ڕێکەوتن. وەکو وتم ئەگەر ڕێکەوتن بەڕێی من هەرێمی کوردستان خۆ لەم مەلەفە ڕزگارکە باشترە و قازانجی خەڵکی هەرێمی کوردستانە ڕاستە نەکەر شومە ئەوتم مافی خەڵکی هەرێمی کوردستانە مافی هەرێمی کوردستانە ینی ئیداری نەوتی بەڵام زۆر بەزەرری کەوتوتەوە زۆر بەزەرری کەوتوتەوە بەهۆی ئەو شێوازە ئیداردانی کە کراوە و بۆتە تەوقێک و لەگەرنی ئاڵاوە. باشە بە زۆکو مەلەفی بڵێن دەواازە سنووریەکان بڵێن ئەمڕۆ سەرۆکی دەستی دەواازە سنووریەکان عومەر وائیلی باسی لەوە کردووە کە بەم زوانە دەواز هەرێم دەستورەکان هەرێم کۆنتترۆل دەکەن دەتوانن کۆنتترۆل بکەن یاسایی یاخود ئەم ماوەیەکی زۆر زۆرە گفتوگۆ هەیە لە نێوان حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی کە لانی کێمی چاودێریان هەبێت و یەکێک لە دروشمەکانی مستەفا کازمیکی هات بۆ ئەو بوو کە
دەواازە سنوورەکان کۆنتترۆل بکات و داهاتەکان ئەمجێتەوە حکوومەتی عراقی. ئایا کە ئەمەی بۆ ئەکرەیان نا زۆرێک لە دەوااز سنوورەکانی باشوور گلەی ئەوە کە هێز سیاسەکان کە بۆ تەنها خەریکی دەوااز سنوورەکانی باشوورە لەگەڵ ئێران و لەگەڵ ئەوانەی بەندەرەکان و لەگەڵ سعودیە و بەڵام نایەت خەریکی دەوااز سنوورەکانی هەرێمی کوردستان بێت کە بەڕێی ئەوان داهاتەکەی ئەدزرێت چونکە کەمادام ناگرێتەوە بە حکوومەتی عراقی لای ئەوان پێیان وایە ئەدزرێت سابەوە ناکەن کە بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش بەشیشی بۆ مچڕە بەڵام بەشی زۆریشی بە فعلی ئەدزرێ و بە قاچاقی دەنان داهاتەکەشی نایێتەوە بۆ هەرێمی کوردستان. ئەوان دەیانەوێت لانی کێمی چاودێریان هەبێت. ڕاستە ئەم قسەی لە ئەعلامە گەوراکەن بەس دەستوریە بۆ نموناگەر عێراق خۆی دەتوانێت ئەمەش بک بێتەوە خەڵەس سێریەکان بە چۆن ئەگەر بێت سێریکە. ئێمە لە دەستوردا سیاسی گومرجی و سیاسی دارایی پێی دەوترێت سیاسە نەک ئیدارە ئیداری گومرجینە. سیاسی گومرجی لەگەڵ سیاسی دارایی سیاسەیەکی اتحادیە. ئێستا عێراقیەکان ئەم کەلیمەی سیاسەیە باشە کە لە مادەی ١10 هاتووە دێن ئەڵێن ئیدارە شەگرێتەوە. هەرێمی کوردستان ئەڵێ ئیدارە ناگرێتەوە. ئێمە لە ڕاستیدا ینی ئەگەر بە من بڵێ وەکو مختصشی دەستوری ئەڵێم هین ناگرێتەوە بەڵێ ئیدارە ناگرێتەوە ئیدارە ئەتوانرێت هەرێمی کوردستان بیکە بەڵام بە مەرجێک لە چوارچێوەی سیاسەتی گومرجی عراقی دابێت. سیاسی گومرجی عراقی ئەڵێ چی بۆ نمونە ئەڵێ ئەو دەوڵەتانەی کە لێ خۆشببوونیان بۆ کاڵای فەرەزان وەکو نمونەیەک بۆ کاڵای عراقی هەیە ئێمەش لێ خۆشببوونمە بۆ هەیە کاتە تۆ بێ التیزامی پێ بکەیت. ئەڵێ بۆ نمونە کۆمەڵە نسبەتی گومرجی دانرێ نسبەتی گومرجی دانرێ بۆ نمونە ئێمە بۆ چۆن پارێزگاری لە بەرهەمی ناخۆی بکەین کۆمەڵە کاڵا گومەکانیان بەرزەکرێتەوە بۆ ئەوەی کە ئەگەر تۆ لە باشوورەوە ڕێگای لە بگیرە بەڵام لە هەرێمات بێتە ژوورەوە کاتە جەدوای نەبوو ئەو سیاسەتە کەواتە بۆیە پێویستەکە هەرێم التیزامی پێ بکە. هەرێم التیزام بەمانەوە ئەکات نەی کردووە لە ماوەی ڕابردوودا جیاوازی باچە بووە جیاوازی گومرکە بووە. ئەمە بووەتەوەی ئەوەی کە لایەنە عێراقیەکان هەمیشە ئەمە بەوەکو کارتێک بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاربێنن بڵێن هەرێمی کوردستان التیزام ناکات شت بە جیاوازی گومرک داخڵ دەکات و بۆتە کێشە بۆیان بۆتە کێشە بۆ هەرێمی کوردستان. بەس عێراق دەتوانێت بێت خاڵە سنووریەکانی هەرێم ڕێگەی پێدرا ئەگەر بژێت چۆن دەبێت سەیریکە ئەم بابەتە من ئەڵێم بڵێم ئەتوانێت یان ناتوانێت دوو ڕێگا هەیە. ئەگەر پێم بڵێ لە ڕووی دەستوریەوە مافی هەرێمی کوردستانە لە ڕووی دیفاکتۆ هێزەوە ئێستا دیفاکتۆ ئێستا هەرێمی کوردستانی بەبڕێەوە بەڵام لە ڕووی سەربازیەوە گەر بەغدا بەهێز بێ بێگومان بەغدا ئەوەی دەوێت کە خۆی ئیدارەیەم گومرگان نەبکە. بەس لە ڕووی دەستوریەوە چۆن ئامادەبوونەکەی عێراق لە خاڵە سنووریەکان لە ڕووی دەستوری علمیەوە جیاوازە لەوەی کە من ئێستا پێت بڵم تەفسیری دەستوری چۆنە. تەفسیری من بۆ مادەی ١10 ئەوەیە وەکو ئەڵەم وەکو پسپۆرەشی دەستوری پێ دەڵێم مادەی ١10 ئەڵێ سیاسەتی گومرجی سیاسەیەکی فیدرالیە باشە کە سیاسی گومرجی سیاسی فیدرالی بوو ئایا ئیداری گومرجی ئیدارێکی فیدرالیە نەخێر ئەکرێت لە بینی هەرێمەکان و پارێزگارێک نەخراوەکان لە هەرێمدا لەگەڵ حکوومەتی فیدرالدا بەیەکەوە دەستەیەکیان هەبێت بۆ داڕستنی سیاسی گومرجی ئەمە سیاسی گومرجی داڕێژێ بەڵام ئیداری گومرگەکان منفەزەکان هەریەکەیان بە شێوازێکە بۆ من لە هەرێمە شورتی هەرێمی بە بڕێوە لەوێ شورتی هەرێمی پارێزگاکەی بە بڕێوە ئەمە فیدرالیە. حکوومەتی عێراقی ئەتوانێت چی بکە ئەتوانێت چاودێردانێ بەڵێ زانە ئەم سیاسەیە جێبەجێ ئەکرێ جێبەجێ ناکرێت ئەمە لە ڕووی دەستوریەوە بە تەفسیری من بەڵام عێراقیەکان ئەمەیان ناوێت عێراقیەکان دەیانێت ئەم وشەیە بەکاربێن بۆ ئیدارە واتە خۆیان دەست بگرن بەسەر خاڵە سنوورەکاندا ئەمە لایەنەشیعەکان ئەمەیان دەوێت. هەرێمی کوردستان عەکسەکەیشی ئەوێ تەنانەت نایە ئیلتیزام کە بە سیاسی دارایی و سیاسی گومرجی اتحادیشەوە خۆی سەربەخۆ گومرگەکان بڕێوە ئەبا بۆ ناوێتەنان چاودێری شەبێ بۆ ئەوەی ئەم قاچاقچێتی و تاڵانی کە پارێکی زۆر و ماگانە کە لەوانێ بە 100 ملیۆن دۆلار بچێتە خەزانەی ئەو حیزبانەوە لەم کەناڵەوە
باش بەس کاتمە زۆر کەمە بەزە سەر ئەوەی کە لەگەڵ بەغداد ڕێک نەکەون پێ دوایە بەدیلەکەی هەرێم چییە باشترین دۆخی دارایی دەبێت خۆر وەکوتت قوربەسەرکە زیاتر بۆ خەڵک دەبێت موچە بڕینە کار بەردەوام دەبێت بڵین چی دەوێت سەیریکە ئەگەر عراق لەگەڵ هەرێمە ڕێک نەکەوە پارە بۆ هەرێمی کوردستان نەیە لە ڕووی داراییەوە باسەکەم ئۆپشنەکانی بەردەمی هەرێمی کوردستان چین یەکەم ئەوەیە کە باجەکان زیادکە باج و گومرگەکان زیاد دەکەرێت لە هەرێمی کوردستاندا و ئەگەر پێیان بکرێت دەرەوە سنوورەکان زیاتر کۆنتترۆڵ بکەن سند بۆ خۆیانن ینی وەکو خۆیان کە قاچاقچێتیەکەن بەڵام گرنگەوەیە حکوومەت دەیەوێت تۆزێک داهات زیادکە و ئەم بەفعلی ئەم مانگی ئەخیر نزیکی گیانبێت 375 ملیۆن دۆلارەوە 375 ملیۆن دلار زۆر زۆرە بۆ داهاتی ناوخۆ بە گومرگ و باجەوە ئەم زیادکردنی باجە بەڵام چیە باجەکەیدا خەڵکەیدا چونکە هەم شت گرانەوێ هەمیش ئەبێ باج بدە بەرامبەر بەوە پارەیەک لە ناوە نییە کە خەڵک دەستی کەوێ واتە ژیانی خەڵک باش بێ و ئەبێ باجیش بە حکوومەت ئەمەیەک بەرامبەر بەوە بسەری نەوتیش بەرز بۆ تۆی لە قازانجی سەڵاتدارانی هەرێمی کوردستانە کە نسبەتێکی زیاتریان پارە بۆ بمێنێتەوە بەم نسبەتە زیادەیە ئەتوانن موچە بدەن بە لێبڕینەوە بۆیە ئەمان ئەم ئۆپشنیان پێخۆشە هەرێمی کوردستان بۆ لە سەڵاتداران ڕێک نەکەون بەڵێ ئەزانی بۆ پێیان خۆشە نە لەناو هەرێما دووهین دوو ئاڕاستە هەیە ئەبێ لە بیرمان نەچێت عڕابەکانی نەوت ئەوانەی کە بەرپرسن بەرامبەر بە مەلەفی نەوتی جیاوازن لەوانەی کە شتێک جیاوازیان هەیە لەوانەی کە ئێستا مەسوولێتی ئیداری هەرێمی کوردستانە لە ئەسوێ ئەمانەی مەسوولێتی ئیداری هەرێمی کوردستان لە ئەسوێ دانەوێت نەشیش سوێن نەکەباب واتە دەسەڵاتی نەوتەکەش ینی ئیدارەی مەلەفی نەوتیان بەدەستەوە بمێنێتەوە بەشێکی کەمی بدەن بە بەغدا بەرامبەر بەوە بەشێکی باشی پارەیان لە بەغداوە بۆ بێ باشە بەمە ئەتوانن پارێکی باشتریان لەبەردەستایە هەم موچە بدەن و هەمیش پرۆژەی تری پێ بکەن و شتێکی بۆ خۆیان نەمێنێتەوە بەڵام عرابەکانی نەوت دانەی هیچ شتێک نەدەن بە بەغا بۆ لەبەر ئەوەی دانی 250,000 بەرمیل نەوتیش بە بەغدا کێشیان بۆ دروستەکە چونکە ئەمە عەقدیان هەیە عەقد بۆ منە عەقدی گواستنەوەی نەوتیان لەگەڵ ڕۆژنەفت و کار و کۆمپانیا تورکیەکان هەیە بۆ گواستنەوەی نەوت ئەیکەواتە ئەوان ئەم بڕیان دروست کردووە بە پێی بەرمیل پارەیان بۆ دێت و عەقدیان هەیە لەگەڵ هەرێمی کوردستاندا کە تۆ نەوتەکە بدەیت و ئەوە سۆمۆنەی فرۆش لە ڕێگەی و کۆمپانیانەوە کەواتە ئەمان نایەنێ عڕابەکانی نەوت نانەوە ڕێکەوتنی نەوتی بکرێت باشە پێ دوایە بەس دوایین بژاردە زۆر خراپە ڕێک نەکەون زۆر بە کورتی بەڵێ خەڵکی هەرێمی کوردستان باجەکەیەدا محنەتی خەڵکی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت کە موچەیی لێبڕین موچە بە لێبڕینەوە بەردەوامی دەبێت چاکسازیش ناکرێت چاکسازی لە ڕاستیدا تەنها قسەیە چاکسازی لە هەرێمی کوردستاندا ناکرێت لەبەرەوەی خۆیان نایەنێت لەبەرەوەی خۆیان کە مەزدەری فەسادن بۆیە بە ئاسانی ناتوان سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەمین بەکر ڕایشکاری سەرۆکی پەرلەمانی عێراق مادومان کردی سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ